لەدرێژەی بەسەركردنەوەكانی بۆ لای کەسایەتی و ڕژسپیەكانی سنوری مەڵبەندی سۆرانی كۆمەڵی ئیسلامی لە سەردانێکی یەک ڕۆژە ئەمیری كۆمەڵی ئیسلامی بەهاورێیەتی وەفدێکی سەركردایەتی گەیشتە مەڵبەندی سۆرانی كۆمەڵی ئیسلامی و سەرەتا لە مەڵبەندی سۆران لەلایەن پەرلەمانتاران و بەرپرس و گارگێرانی مەڵبەندەوە پێشوازی کران. گومان لەودانە هاتنی مامۆستا بە ئەو دەڤەرە گرنگی تایبەتی خۆی هەیە. ئێمە زۆر سپاسی ماڵش ئەکەین کە بۆ جاری دووەمە کە تەشریف دینێت بۆ دەڤەرەکەمان خی گەورە سەرکەوتو موفەقی بکاتن. دیارە ئەم جۆرە سەردانانە لەلایەن خەڵکەوە تاڵیبی خۆی هەیە، داواکاری خۆی هەیە، بۆی ئێمەش بە پێویستمانزانی کە مامۆستا ئەمجارە بێتەوە بۆ سنوورەکەمان و چەندین کەسایەتی ناوچەکە بەسەر بکاتەوە. بەسەرکردنەوە و سەردانەکانی مامۆستا عەلی باپیر بۆ ناوچەکە مای دڵخۆشی هاوڵاتیان بوو. بە گەرمیەوە پێشوازگان لەو سەردانانەی مامۆستا عەلی باپیر کرد و کەسایەتیەکانی ناوچەکەش هەڵوێستەکانی مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامی بەرز دەنرخێنن. و مامۆستا مەلا عەلی باپیر جالە هەموو فکری ئیسلامیەت و کۆمەڵی ئیسلامی ئەوە وەکو سەرکردەیەکی کورد، وەکو پیاوێکی نەتەوەی، وەکو پیاوێکی پێشمەرگە، وەکو پیاوێکی خەباتجێر خزمەتکاری ئەو وڵاتە، پیاوێکە کە بەڕاستی شایستەی ئەوەیە کە ڕێز و تەقدیری بگیرێت و ڕێز لە ماندبوونی بگیرێت و هاتنەکەشی بەرز دەنرخینم. وەکو سەردانی مامۆستا عەلی باپیر بۆ لای ئێمە و ئێمەش بە شانازیەوە و بە خۆشحاڵیەوە پێشوازیمان کرد و کە بە ڕێزی هاتەلامان دیارە ئەوە لە ڕوانگەی دڵسۆزی و لە ڕوانگەی مسلمانیەوە کە سەردانی وەکو ڕێسیپیانی کۆمەلگای گەڵاڵی کرد. ئێمەش بە شانازیەوە پێشوازیمان کرد و پیرۆزبایش لە خۆمان و لە ئەوەکەین و مێدەوارین سەرکەوتوو بی و خوا ئەو بەرپرسانە هەر باڵادەست بکات و بەڕاستی سەرفرازی کردین، دڵی خۆش کردین. دیارەوەش نیشانەی ئەمەکداری بۆ وفاداری مامۆستایە، بۆ دۆستانی خۆی، بۆ هاوبیرانی خۆی. ئێمە بەخراتنێکی گەرمیەکەین. بە حەقت مامۆستا جێگای شانازی هەمومانە، هەموو لایەکمان شانازی پێوەکەنە هەڵوێستەکانی لەسەر قسەکانی لەسەر دینداریەکەی. بەڕاستی ئەمە شانازێکی زۆر مامۆستایەکەین. شایانی باسە لە یەکەم وێزگەی سەردانەکەی مامۆستا عەلی باپیر بە یاوەری شاندێکی سەرکردایەتی و مەڵبەندی سۆران و پەرلەمانتاران لە ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانی کوردستان سەردانی کۆمەڵگەی گەڵاڵەی کرد و سەردانی ماڵی مەم حوسێن گەڵاڵی کەسایەتی گەڵاڵەی کرد و لەوێش چاوی بەڕیشسپیانی گەڵاڵە کەوت. دواتر هەر لە قەزای سۆران سەردانی کەسایەتی برادۆست حاجی کەماڵ برادۆستی لا ماڵی خۆی کرد. دواتر سەردانی قەزای رواندزی کرد و لەوێش سەردانی ماڵی مامۆستا تاهیرگەرچی مامۆستای ئاینی کرد و لەوێش چاوی بەژمارەیەک مامۆستای ئاینی کەوت. هەر لە قەزای رواندز سەردانی ماڵی مام ئیبراهیم رواندزی کەسایەتی رواندزی کرد و لەوێش چاوی بەژمارەیەک هاوڵاتی ڕەواندوس کەوت. دواتر قەزای رواندزی جێهێشت و سەردانی گوندی وەڵاشی کرد لە ناوچەی باڵەکایەتی و سەردانی ماڵی کاک حکمەت وەڵاشی کەسایەتی وەڵاشی کرد و لەوێش چاوی بەدانیشتوانی وەڵاش کەوت. دواتریش لە ناحیەی قەسرێ بەشداری پرسەی حاجی مام شێخی کرد و هیوای خواست لە خوای گەورە کۆچ کرد و جێگای بەهەش بێت و سەبوریش بە کەسوکاری بدات. هەر لە ناحیەی قەسرێ سەردانی ماڵی ڕیشسپی ناوچەکە حاجی عەباسی کرد و لەوێش بە گەرمی پێشوازی کران. دواتر مامۆستا عەلی باپیر و شاندی یاوەری سەردانی کەسایەتی مام قادریان کرد لە ناحیەی قەسرێ و بە گەرمی پێشوازی کران. لە وێزگەیەکی تری سەردانەکەی ئەمیری کۆمەڵ لە قەسرێ سەردانی ماڵی کەسایەتی ناوچەکە حاجی شێخ محەممەدی کرد و دواتر هەر لە شارۆچکەی قەسرێ سەردانی ماڵی مام ئەمجەد کەسایەتی قەسرەی کرد. دواتریش مامۆستا عەلی باپیر و شاندی یاوەری سەردانی گوندی وەڵزیان لە ناوچەی باڵەکایەتی کرد و لەوێش چاویان کەوت بە مامۆستا مەلا موحسین وەڵزی کەسایەتی ناوچەکە. لە دوا وێزگەی سەردانەکەشی ئەمیری کۆمەڵ سەردانی ناحیەی گەڵاڵی کرد و بەشداری پرسەی کۆچ کرد و کاک مصلح ئیبراهیمی کرد و هیوای خواستخوای گەورە کۆچ کرد و بە بەهەشت شاد بکات. شایانی باسە لە کۆی سەردانەکان کەسایەتی و ڕژسپیەکانی ناوچەکە سوپاسیە و بەسەرکردنەوەی ئەمیری کۆمەڵیان کرد و هیوای سەرکەوتنیان بۆ کۆمەڵی ئیسلامی و مامۆستا عەلی باپیر خواست. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام، ناوچەی باڵەکایەتی.